جیا لە وڵاتانی جیهان من باسی ناوخۆی هەرێمی کوردستانم بۆ کردن لە سەرەتاوە کە لەم وەرزەدا هەندێک بەروبوومی خۆراکی هەیە کە یان لە ناوخۆ بەرهەم ناهێنرێت یان لەبەر کەمی بڕەکەی نرخەکەی گرانە یاخود بەشی پێداویستی ناوخۆ ناکات. جا ئەمە کێشەیە چونکە نرخەکەی زیابێ لە بازارە هاوڵاتیانیش خواستیان لەسەرەتی. ئەم کێشەیە بە گرنگمانزانی کە لەگەڵ کەسانی تایبەتمەند و خۆیان کە لە نزیکەوە لە ناو بارودۆخەکان قسەی لەسەر بکەین. ئەو بەڕێزەی کە لێرەیە میوانی ئێمە دانا عەزیزە کە سەرپەرشتیاری ئەلوەی هەولێرە. کاک دانا بەخێر بیت، ئەم کاتت باش. ئەو کاتت باش، زۆر سپاس. زۆر سپاس. کاک دانا هۆکاری چییە کە هەندێک بەروو بووم لەم وەرزەدا گرانە بێت یاخود با بڵێن خواستی خەڵکی زیاتر لەسرە؟ ئێوە چی ئەکەن بۆ ئەو کاتە لە وەرزێک بۆ وەرزێکی دیکە لە ماوەیەک بۆ ماوەیەکی دیکە ئەو بەروو بوومە چۆن خواستی ناوخۆ پڕکاتەوە و گرانیش نەبێت؟ خۆی هەرێمی کوردستان بەهۆی گۆڕانکاری وەرزەکان، بەهۆی گۆڕانکاری کەشوهەوا ئێمە گۆڕانکاری بەسەر بابەتەکان و بەروبوومەکانمان دادێتن. ئێمە لە وەرزی هاوین کە ئێستا لە ئێستادا سەبر نزیک دەبینەوە لە وەرزی هاوین زۆربەی هەرە زۆری بەروبوومەکان خۆمانن. بەڵام کاتێک کە دەکەوینە ناوەڕاستی زستانە سەرەتای مانجی 12 و مانجی 1 و مانجی 2 ئەوانە. کاک دانا بەردەوامی بدەرەوە بەو وەڵامەی بەڕێستان کە وتان بۆچی لەم وەرزەدا هەندێک بەرووبوومی خۆراکی بەتایبەت میوە کەمە بێتەوە. بڵێ ئەمە وەکو باسمان کرد بەهۆی گۆڕانکاری وەرزەکان، گۆڕانکاری کەشوهەوا بەرووبوومەکانمان گۆڕانکاری بەسەردادێتن. لە وەرزی هاوین زۆربەی هەرە زۆری بەرووبووم هەم سەوزایی هەم میوەزاتەکان بەرووبوومی خۆمانن هەم لە هەموو سنوورەکانی هەرێمی کوردستان. بەڵام کە نزیک دەبینەوە لە وەرزی زستان بەهۆی گۆڕانکاری کەشوهەوا زۆربەی بەشێکی زۆر لە بەرووبوومەکانمان نابێتن، بە تایبەتی میوەجاتەکان زیاتر پشت بەدەرەوە دەبێت. واتە کاریگەری گۆڕانی کەشوهەوا لەسەر میوەجاتی هەرێمی کوردستان دروست بووە. بەدڵنیاییەوە کاریگەری تەواو بە دەرەجەیەک کاریگەری هەیە. بەڵام لە وەرزی هاوین بەڕاستی هەم خواستی ناوخۆ زیاتر کام میوەیە کە هۆکارەکە کاریگەری لەسەر دروست کردووە. ئێمە لە وەرزی زستان بەرووبوومی پرتەقاڵ و سێ و ئەو بابەتانە هەمووی دەبێت لە دەرەوە بێتن. مۆز بەدڵنیایەوە هەموو کاتێک هەمیشەیی لە دەرەوە. ئێستا لە هاوینە چ بەرهەمێکمان هەیە کە لەبەر کەمی باران لەبەر بەگشتی تێکچوونی کەشوهەوا کەم بۆتەوە ئەمساڵ؟ ئەمساڵ تا ئێستا دیار نییە بەڕاستی. تا ئێستا بەرووبوومەکانمان پێتان وایە هەنار و ترێ و ئەم میوانە وەکو ساڵانی پێشوو هەبێت؟ خۆ کاریگەری هەیە چکە بەهۆی کەمبارانی کاریگەری لەسەر هەموو بەرووبوومەک دەبێتن بەڕاستی. بەڵام باز زووتر بڕیار نەدەین چونکە کەمێکی ماوە لە سەرەتای مانجی 5 نزیک دەبینەوە لە بەرووبوومی خۆمانە. میوەجاتەکان زیاتر لە سەرەتای مانجی 7 و 8ەوە ماوەی چەند ساڵێکە بەڕاستی ئەمە بەرووبوومی خۆمانە هەم خواستی ناوەخۆ پڕ دەکەینەوە هەم خوارو و ناوەڕاستی عراق و بەشێکیش لە بە وڵاتانی کەندا و بەرووبوومی پەتاتە، بەرووبوومی تەماتە، بەرووبوومی پیاز هاوردەی هەناردەی وڵاتانی کەنداویش دەکرێتن لەلایەن هەرێمی کوردستانەوە. سوپاس بەخۆ بە شێوەیەکی گشتی ئەو کاتانەی کە بەرووبوومی خۆمانە نابێتن گرفت دەکەوێتە بازار، خواست لەسەر بەرووبوومەکە دەبیتن و خستنە ڕووی کەمە. لەم وەرزەیە چ بەرهەمێکمان هەیە کە تەواو پێداویستی ناوخۆ پڕکاتەوە؟ من نزیک دەبینەوە ئێستا لە وەرزی هاوینە پەتاتەی خۆمانە ناوچەی ناوکۆڕ، ناوچەی بەردەڕەش پەیدا دەبێتن. ینی بەش پێداویستی ناوخۆکە؟ بەڵێ بەدڵنیاییەوە. ئەتوانین هاوردەشی بکەین؟ بەڵێ دەتوانین هاوردەشی بکەین بۆ خوارو ناوەڕاست. هەناردەی بکەین؟ بەڵێ هەناردەی دەکرێتن بۆ خوارو ناوەڕاست بە وڵاتانی کەندا و بەڵام لە ئێستادا پێ نەگەیشتووە ناچارین لە وڵاتانی دەرەوە تەماتە چونکە ئەوە چەند ڕۆژێک پێش ئێستا نرخی تەماتە زۆر بەرز بوو. کێشەی تەماتەمان هەبوو ئەمە بەڕاستی لە سنوورەکان ڕێگە پێنەدراو بوو، قەدەغەی لەسەر بوو هەم لە وەزارەتی کشتتوکاڵی هەرێمی کوردستان هەم لە وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی عراقی. بەڵام خۆشبەختانە دوێنێ نووسراوەک دەرچوو هەم لە وەزارەتی کشتتوکاڵی خۆشمان جەنابی وەزیر نووسراوێکی دەرکرد بەهۆی ئەوەی کە نرخی تەماتە تەواو بەرز بووبەوە. ئەمڕۆ تەواو دابەزی نرخی تەماتە ئەمڕۆ لە 800 دینار و 700 دینار بوو. بە چەند؟ لە چەند بوو؟ لە 1500 دینار و 1400 دینارەوە گەیشتە 800 دینار و 700 دینار. 800 دینار و 700. ئەوە لە ناو ئەلوە؟ بەڵێ لە ناو ئەلوە. بەڵام لە دوکانەکان؟ لە دوکانەکان لە 2000ەوە بۆ 1500 دینار بوو. دابەزیوە؟ بەڵێ دابەزی. چ بەرهەمێکی دیکە هەیە کە قەدەغەی
هاوردەکردنی لەسەر هەڵبگیرێت پێویست دەکات ینی ئێستا پێویست دەکاتن قەدەغی هاوردەکردن لەسەر پەتاتە هەڵبژیرێ بۆ ماوەی 15 ڕۆژیان بۆ ماوەی مانگێک ینی جارە پێویستمان بە پەتاتی پێویستمان بە پەتاتەی دەرەوە هەیە چکە تا ئێستا پەتاتی خۆمان پێ نەگەیشتووە لە سەرەتای لە ناوەڕاستی مانجی 5 اینجا پەتاتی خۆمان پێدەگاتن 15 5 پەتاتی خۆمانە پێدەگاتن ئێستا پێویستمان پێ بەڕاستی پەتاتە بکرێتەوە بۆ ئەوەی زیاتر هاوڵاتی سڤیل بازەکەی دەداتن. باشە مادەم باسی ئەوەت کرد کاکدانا ئێستا تۆ وتە تەماتە لای جوتیارەکە لای ئەو جوتیارەی کە تەمەنی لەگەڵدا داناوە و چاندوێتی و ماندوو بووە پێوەی بە 700 دینارە بەڵام هاوڵاتیەک لە دوکانێکی کڕێ بە 2000 وڵات تا 3000 ڕۆشت و ئێمە کڕێومان باشە هۆکاری چییە بۆ ئەو قازانجە تا ئەلوەکە دەست پێناکە لە دوای ئەو لە دوکانەکە دەست پێکات ینی ئەم قازانجە من حەزەکەم بگاتە دەستی جوتیارەکە بۆچی وایە خۆی ئەمە بەڕاستی کاتێککە بەربوومی خۆمانە پێدەگاتن ناگاتە ئەو قیمەتانە ئەو قیمەتی 1000 دینار و 900 دینار و بەدڵنیاییەوە ناگاتە ئەو قیمەتانە بەڵام لە ئێستادامە ئەو چەند ڕۆژێک کە گرفتی بەرزبوونەوەی نرخی تەماتەمان هەبوو لە ناوەڕاستی مانجە ڕەمەزانەوە تا 2 ڕۆژی ڕابردوو بابەتەکە ئەوە بوو کە تەماتەکە خۆمانە نەبوو لە سووریاوە لە مصرەوە لە ئێرانەوە تەماتەکە هاوردە دەکرا کاتێکیش کە هاوردە دەکرا لە مەرزەکان و بە قاچاق دەگەیشتە ناو علوەکان هەم سلێمانی هەم علوەی هەولێر هەم علوەی دهۆک ئەو قاچاقیە بەڕاستی ناوێن لێ ناوێت تەنسیق بەڕاستی قاچاقیە بار هەڵگرێک تەماتە 6100 دلار دەهاتە سەر تەماتەکە کاتێککە گەیشتە سەر تەماتەکە هاوڵاتی سڤیل بازەکەی دەداتن لەبەرچی لەبەرەوەی ئەگەر بەڕێگایەکی ئاسایی بێتە علوەکان 400 دینار ڕادەوەستی واصلی هەولێر دەبێتن بە 400 دینار بەڵام کە ئەو تەنسیقی لەگەڵ ئەو بازە زۆرەی دەکەوێتە سەر بەڕاستی وەکو باسمان کرد هاوڵاتی سڤیل ئەمان بە هەمان شێوە بازەکەی دەداتن بەداخەوە هیواداری نەگەر بەربوومی ناوخۆش هەبوو هاوڵاتی هەربیر لە 9 کیلۆ تەماتە بکڕێ باشتر لەوەی 2 کیلۆ تەماتەی دەرەوە بەدڵنیاییەوە کاتێککە بەربوومی خۆمانە پێدەگاتن بەڕاستیمە پێمان خۆشە جوتیاری خۆمانە کاتێککە ماندووە بە زراعەتەکەی و بە کار و پیشەکەی قازانجێکی باشش بک بۆ ئەوەی کە بەردەوام بێتن لەسەر پیشەکەی و پەرش بدرێتن بە سێکتەری کشت و کار ڕاستە بەڕێزدانە عەزیز سەرپەرشتیاری علوەی هەولێر لەگەڵمان بووی سوپاس بۆیەوە بەخێر هاتن.